ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم دەڵخێم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو ڕووداوانەی کە دوێنێ ڕوویاندا لە پارێزگای کەرکووک بە دیاریکراوی دوایی ئەوەی کە ئاشکراکردنی ئەنجامی بەرایی دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرا کرا ئەو بوو لە هەندێک لە ناوچە کوردیەکان خۆشی دەربڕین بوو بەوەی کە کاندیدی یەکێ لەلایەنەکان سەرکەوتنی بەدەستهێناوە لەو پارێزگایە بەڵام مەخابن دوای ئەوە ڕووداوێکی زۆر نەخوازرا و ڕووداوێک کە هەموو کەرکووشیەکان و هەموو کوردان و هەموو کوردستانیانی دڵتەنگ کرد ئەو بوو کە سوپای عێراق و هەروەها هێزانمنیەکانی عێراق لە پارێزگای کەرکووک هەڵیان کوتایە سەر ماڵە کوردەکان و گەنجانی کوردیان ڕەشبگیر کرد و دەستگیریان کردن و ئەشکەنجەیەکی زۆریاندان لە زیندانەکانە بەڵام ئەم هەوڵە شۆڤێنیانە بە هەوڵی باڤڵتاڵەبانی توانرا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ بەرپرسانی ئەمنی کەرکووک ئەم گەنجە دەستگیرکراوانە ئازاد کرد کێنەوانی کە لە پشت ئەم ڕووداوە نەخوازراوانن کە لە کەرکووک دەیانەوێ بە مەرام دروستی بکەن کێ توانێت ڕێگر بێت لەوەی کە ئەم جۆرە کارە نەخوازراوانە دژی کورجارێکی کە دووبارە نەبێتەوە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمویانەوە هەوڵەکانی باڤڵتاڵەبانی لە چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و لەم کێشەیەدا کە هاتە پێشەوە ئەتوانرێت چۆن هەڵبسەرگێنرێەوە چۆن پەیوەندیشی وها دروست کرێت لە ناو پێکاتەکانی ئەو شارە و هەروەها هێزانمنیەکان وهروەها سوپای عێراق کە جارێکی دیکە ڕووداوی ئاوها نەخوازرا و ڕوونەداتەوە ئەم شەو گفتوگۆکەین لەو بارەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک فەخرەدین محەممەد چاودێری سیاسی بەخێربی کاک فەخرەدین سوپاس دەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵمانای هەروەها کاک ئەحمەد ڕەفیق ڕۆژنامەنووس کە جەنابیان بە سوپاسەوە لە کەرکووکەوە لەگەڵمانن کاک ئەحمەد سڵاوت دەبێت سوپاس بۆ جەنابیشت کە لە بەرنامی پانۆرامە لەگەڵمانی بە یارمەتی جەنابەت لە کاک فەخرەدینەوە دەست پێ یەکەم ئەوەی کە بینیمان لە کەرکووک بەڕاستی زۆر کارە سادبار بوو یعنی بینیت بە شێوازێکی وەها سوپای عێراق و هێزانمنیەکان مامەڵاکەن لەگەڵ گەنجی کورد کە سەردەمانی ڕژێمی بەعسمان بیرەخاتەوە کە چۆن بە شێوازی درڕندانە و هەروەها بە شێوازی داپڵۆسێنەرانە کوردی ئەشکەنجادا و ئەیخستە کونجی زیندانەکانەوە کاردانەوەتان و خوێندنەوەتان بۆ ئەم جۆرە ڕووداوانە چین وەشی لە پشتەوەی بەڕاستیانی کاک فەخرەدین سپاس دەستخوان خۆش یاوەتان باش دیارە بێگومان ئێمە لە کەرکووک چاوەڕێ ئەوە بین بە تایبەت لە دوای هەڵبژاردن کە هەڵبژاردنەکە ئەگەر بە دڵمان بوو بێ بە دڵمانەوە بێ بەڵام دوای هەڵبژاردنەکان وردە قۆناغی نائاسایی تێپەڕکەین و یەکێک لە دروشم و بەرنامەکانی هێزە سیاسەکانەوە بوو کە قۆناغی دوای هەڵبژاردن قۆناغی ئاساییکردنەوەی بارودۆخی ژیان لە کەرکووک بێ بۆ گەڕانەوەی مەدەنیەت و دەسەڵاتی مەدەنی و کەرکووچیانە بێ بۆ کەرکووک نەک جاریشکە تۆخکردنەوەی دەسەڵاتی سەربازی بێ بەداخەوە دیارە لەمەیە فاکتەر و هۆکار هەن بۆی ئەم بارودۆخە بێتە پێشەوە زەشی سەربازی لە کەرکووک هەیە و هێزە سەربازیە تا ئێستا بە حکمی نەمانی ئەنجومەنی مەحافەزەی کەرکووک بە حکمی ئەوەی کە پارێزگارێکی بە وەکالەتی ناشەرعی لە کەرکووک حاکمە ئەمانە هەمویان هۆکارن بۆی دەسەڵاتی خۆجێتی حکومەتی مەدەنی لە کەرکووک حکومەتێکی لاواز و بەهێز بێ لە بەرامبەریە جەم سەرە سێکتەرە ئەسکەریەکە زیاتر باڵا دەست بێ ئەمەش هەڵبەتە بەرەنجام یان لێکەوتەی کۆمەڵی فاکتەری پێشتری لە خۆیانن ئەو ڕووداوی کە دوێنێ ڕوویدا لە یانسەیمان کە ڕوویدا ڕووداوێکی نەخوازراو بوو ڕووداوێک بوو کە جارێکی تر برینی کەرکووچەکانی جارشتر کولاندەوە و ئەوەی زۆرشتر دیسان سەرهەڵدانەوەی عقلیەتی ئاسکەرتارێت و شۆڤینێت بوو بەڵام دیسان ئەو هۆکاری ئەمەیان ئەوەی دافع بوو بۆی ئەم ڕوودا بەداخەوە ئەوەی کە وترا ئاهەنگجێڕان کە لە ناو ئاهەنگجێڕانە هەندێک دیاردەی ئیستفزازکەری تیابوو کە لە یەکێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن من بۆ خۆم بینیم کە ئەڵێ ئێمە وەکو خەڵکی کەرکووک لە ئەنجیری حزبێکی سیاسی ئەڵێ ئەو هێزەی کە لە 16 ئۆکتۆبەرم شاری داگیر کرد و خەڵک لە بەری هەرات ئێمە بەدەبە دەریانەکەین و خەریکی نەم هێزە ڕاوەنین یعنی بەم شێوازان زۆرە لە خیتاب تەمان لە کەناڵەکان بەڕسمی وێنەی بینراوە یعنی تۆ لەو قسەیە مەبەستیان لەو هێزانی ئێستاە کە لە کەرکووک باڵا دەسن یعنی ئەمە بۆ خۆی من بێگومان من شەرعەت نادەم بەم ڕەشبژیریە و ئێمە دژی ئەم ڕەشبژیرێنی و دیاردێکی ناشارستانیەوە دژی نەتەوەیەکە کە نیوەی کەرکووکە بەلایانی کەم لەگەڵ ئەگەر دژی نەبیت ینی ئاوسەرۆشیشێتی باڤڵتاڵەبانی هەرزوو نایەتە سەر بێگومان ئەمە دیاردێکی ناشەرعیە ئەو پەڕی درڕندانەوە ئەو پەڕی نامەدەنیانەیە بەڵام دیسانش ناکرێت هێزێکی سیاسی بەهۆی ئەوەی کە خۆی مەسەرەن لە دۆخێک لە دۆخەکانیان بۆ
پەردەبۆشکردنی شکەس لە شوێنێکی تر کێشە لە شوێنیشتر بێ کەرکووک بک بە سەنگەرێکی بەڕاویانان واڵێ من بەڕاستی پێم وایە ئەمە ئەم فەوزا دروستکردنە لە کەرکووک زارشکە ئەڵێمەوە هێزی عێراقی جێشی عێراقی لەشکری عێراقی کارێکی ناپەسەندیان کرد هەڵکوتانە سەرماڵان گرتنی گەنج لێکۆڵنەوە لە مۆبایلەکە ئەمە هەمووی کاری ناپەسەند و نائینسانیان و زۆر دوورە لە ڕەوشی شارستانی شارنشینی و بەڵام جارشتر تۆ هێزێکی سیاسی دێت لە کەرکووک نمایشی هێزەکە بەهۆی ئەوەی کە دەرچووە من پێم وایە وای لێکدانەوە بەکەم لادانی لاچوونی زومی کامیرایە لەسەر هەولێر کە کۆمەڵی کێشەمەشاکەی لە هەڵبژارنەکانیە هەیە و تێبینی هەیە لەسەریا و بەتایبەت هیچ بۆ ئەوی کێچێتی بەتایبەت بۆ ئەوی کێچێتی بە کەرکووک و خەریکە یەکێتی بێ لەگەڵ کەرکووکە تووشی کێشە و مەشاکیل و مشەوەشی بکە بۆی دۆخی کە هەولێر تێپەڕەنێکە ئەمڕۆم لە حەزە لەسەر دەرەنجامی دەنگەکانیان هەیە ئەمانە کۆمەڵی فاکتەرن بۆی یعنی ئەمە مەبەستم ئەوەیە بڵێم ئەو لایەنەی ترکە پێ دوایە مەژغوڵکردنی ڕای گشتیە و هەندێک لایەنە بەم جارشکردنە قوربانی کەرکووکە ئەو خستنە پێشەوەی کەرکووکە و کێشە دروستکردنە بۆ کەرکووک بۆی هەولێر لە بیرچێتەوە تا کەرکووک سەر ڕای هەموو نەهامەتیەکانی سەر ڕای هەموو پشتگوێ خستنەکانی سەر ڕای هەموو ئەو کارە خێزەونانی کە بەرامبەر یەکرا کەرکووکەوە تا جارێککە سەلمان دێو کە کوردستانیە بەڕاستی بۆی کە چوون و سە سندوقەکانی دەنگدانەوە کورسەکانی کوور دەبینی بێگومان ئێمە لە 2014 هەشت کورسیمان هێناوە کورد لە کەرکووکە لە 2010 دوای ئەو هەموو کارەسات و نەهامەتی کە بەسەر کووردە هات لە کەرکووک دوای ئەوەی کە لە کەرکووکە کورد هیچ پۆستێکی ئیداری و سیاسی و عسکەری کەمترینی بەدەستەوە بوو کورد لە دۆخی تێکشەکانی دەرونی و عسکەریە بوو کورتوانی 6 کورسی بێنێت لەم جارەیانە لەم خولی هەڵبژاردننی پێنجەمی عێراق پیانوا بوو کە ئەوەش وەکو دیعاە بەشێک لەلایەنە کوردەکان پێش عەربی تورکمانەکان دیعاەوانە کرد لە 2010 لایەنشی کوردی بتحدید یەکێتی تەزویری کردە بۆیە 6 کورسیە ناوەگەرنا 6 کورسی نیەنە ئەمە دیعاە بەشێک لە هێزە کوردەکانیش بوو لە 2010 بەڵام جارێکی تر دووبارە لە 2021 هێنانەوەی 6 کورسی بۆ کوردستان بۆ لایەنە کوردستانەکان ئەگەر ئێمە بەباشی بیر بکەینەوە وەکو بلۆکێکی نەتەوەیی تەبەن نەتەوەی بەمانە ڕەگەز پرستەکەینە بیر بکەینەوە بتوانین ئەم 6 کورسێ لە خزمەتی کوردبوون لە کەرکووک بخەینەکان ئەمە توانی ئیسفادەی لێ بکەن شوی لە هەموو حالەتەکانە کورد لە کەرکووک لە نیوە کەمتر نییە واتە حکوومەتی کەرکووک حکوومەتی خۆجێتی هەر کاتێ پێک بێ عرب 4 کورسیە تورکمان 2 کورسیە هیچیان زۆرینە نین بۆ دروستکردنی ئیداری کە زۆرینێ کورد نیوەیەتی بەبێ ئەوانی تر واتە پۆستی پارێزگار پۆستە گرنگەکان لەوانەی کەوا لەسەرەوە تا خوارە پێکەوتن کورد دەبێت نیوەی هەبێ بە پێی ئەم دەرەنجامی ئێستا بە پێچوانەوە کەمترینێت ئەمە بەوە دەکرێت دێتەدی ئەم حکومت دروستکردنەوەی حکوومەتی مەدەنی بەهێزکردنی پێگەی کورد بە پێی کورسەکانی بە حرکەی عاقلانە و بە بیرکردنەوەی کەرکوچیانە و بە بیرکردنەوەی تێپەڕکردنی یەکتر تۆمەتبارکردن بۆ شکستەکان بخینە ئەستۆ یەکتری بە دوای کێشە مەشاکل هەڵگەڕنی بەداخوان هێزی سیاسی هەمیشە لە ژینگەی پیساژ ینی پێی وایە بە بەردەوام دروستکردنی پەشێوی بەردەوام بۆ ئەوی کێشەکانی خۆی لەبیر خەڵک بباتەوە بۆی خۆی وەکو فریاد ڕز بە خەڵک پیشاندا وەکو نیاوبژی کەر و کوێخا بە خەڵک پیشاندا کەرکووک ئەمەی ناوێت دۆخی کەرکووک لەوە بەڕاستی هەستیارترە کە خەریکی تێکبەردانی بەڕاستی لایەنە کوردی و عەرەبیەکانیش ڕەنگە مەسەلەن هێزێکی عسکەری وەکو چلیوای 61 پۆلیسی فدرالی پۆلیسی کەرکووکنا ئەمانە کۆمەڵی هێزن ڕەنگە لە دەروی کەرکووک هاتبن کەمتر باچیان بەوەی کێشێک لە کەرکووک دروست بێ دروست نەبێ بەڵام خەڵکی کەرکووک باشی بۆیە کە کێشەی بۆ دروست نەکەی خەڵکی کەرکووک و پێکاتەکانی پێویستیان بەژیان و بە ئارامی بە پێکەوژانەوە بە دروستکردنی زۆرێک لە پرد و لە دیالۆگە نەک تێکبەردان بەداخەوە ینی ئەم هێزانە دەبێت بیر لەمە بکەنەوە دۆخە تێپەڕکەن ناکرێت هەتا سەر کەرکووک سەنگەری پێشەوەی پێکدا کێشانی نەتەوەکان بێ بۆی لە شوێنی تر خەڵک مەکسە وەرگێ دەستخۆش کاکێ فەخرەدین دێمە خزمەت جەناب کاک ئەحمەد ڕەفیق وەکو ڕۆژنامەنووس دووبارە سڵاو دەبێت ینی بۆ دەبێت کەرکووک و گەنجانی کەرکووک و دۆخی کەرکووک لەلایەن هەندێک هێزەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان بەکار بێنرێ بۆی کە بە ئاراستەیەکە ببرێت یعنی لە پێناو بەرژەوەندی هەندێک لایەنی دیکە یەکلا بکرێتەوە ئەوەی کە ڕوویدا لە کەرکووک ینی بینیمان بەڕاستی ینی خەریب و کارەساتێکی گەوری لێ بکەوێتەوە شارە ینی شەقامەکانی کەرکووکمان بینی زرێپۆش و دەبابی هێزی سوپای عراقی تێدا وڵاو بوو ینی سەردەمانی ڕژەمی بەعسمان بەبیراتەوە بەڕاستی ئەگەر هەوڵەکانی یەشێتیش لەم ئاراستەیەدا کاری نەکردبایە بەجددی و باڤڵتاڵەبانی هاوسەرۆکی شێتی نەهاتبایەتە خەت بەڕاستی ینی کارەسا دەخڵقال لە کەرکووکە بەگشتی وەکو ڕۆژنامەنووسێ خوێندنەوەتان چییە بۆ ئەم بارودۆخە کێ ئەیەوێت کەرکووک بۆ ئاراستەیە بەرێ بەڕاستی
سڵاو لە بەڕێستان و بینەرانی کورسانیوز. ئەلبەتە دۆخی کەرکووک بەردەوام ئێمە هۆژداری ئەوەمان داوە کە دۆخێکی هەستیارە، دۆخێکە دەبێت بە عەقڵانە و بە مەنطقانە مامەڵەی لە تەکدا بکرێ. ئەگەر بێت و بە پێچەوانەی عەقڵ و مەنطق مامەڵە لەگەڵ دۆخی کەرکووکا بکرێ و یاری پێ بکرێ و بە هەستیاری مامەڵی لەگەڵا نەکرێ، ئەوە هەمیشە لە لێواری ئەوەیە بتەقێتەوە و نەتەوەکان و پێکاتەکانی ناوی پێکدادانی ناجۆر دروست بێ و بگاتە ئەوەی کە شەڕی تایفی و نەتەوەی تێدا هەڵگیریسێ. بۆیە بەردەوام تەشید لەوە ئەکرێتەوە کە کەرکووک دەبێت کەرکووکی پێکەوە ژیان بێ، کەرکووکی چەپکە گوڵەکە بێ، کەرکووکی هەموو پێکاتەکان بێ. لە ڕاستیە کەرکووک ڕاستە لە ڕووی مێژووەوە ناوچەیەکی کوردستانیە، نازنامەکەی کوردستانیە و پێکاتە ڕەسەنەکەی دانیشتوانە ڕەسەنەکەی زۆرینەی لە نەتەوەی کووردا، ئەمە هەمووی تەواوە و ڕاستە. بەڵام بەهۆی ڕووداوە مێژوویەکان، بەهۆی دابەشبوونی ناوچەکە بە چەند قۆناغێکی جیاجیا و دابەشبوونی هەر نەتەوەی کورد لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەسەر چەند دەوڵەتێکی با بڵێین ناوچەیی و ئەقلیمی وای کردووە کە نە ئەو ناوچە جوگرافیانە بکەونە بەر هەژمونی تعریب و تەتریک و بە فارسکردنی ئەو مەنتیقانە. بۆیە ئێمە لەم دۆخە تێدەگەین. بۆیە دەبێت جارێکی تر کورد بە شێوەیەکی عەقڵانە، بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو بێ تەکبیر لەم دۆخە بکە کە لە دوای ساڵی 1991ەوە بە دروستیش لە دوای 2023ەوە دۆخێک هاتووەتە پێشەوە کە کورد ئەتوانێ قسەی هەبێ، کە کورد ئەتوانێ ڕۆڵی هەبێ، هەم لە داڕشتنی سیاسەتی دەوڵەتی عێراق، هەم لە نووسینەوەی دەستور و هەم لە بەندە یاسایەکانی و لەگەڵ ئەوەشە لە جومگە هەستیارەکانی دەوڵەتی عێراقا کورد ئامادەیی هەبێ و لە شوێنە زۆر گرنگەکانیشا کورد قسەی جدی بکە. ئەمانە هەمووی فاکتەری ئەوەن کە کورد ئەتوانێت یا با بڵێن کورد کەناڵی باشباشی بەدەسەوەیە دەتوانێت لەوێوە مافە دەستوری و یاسایەکانی خۆی بگەێنێ و بەرگری لێ بکە، نەک بەوەی بێ لە ڕێگەی دروشم و لە ڕێگەی با بڵێن مزایداتەوە یا لە ڕێگەی هەنێک جوڵە کە هەم خەڵکی زووتر بەو جوڵانە شارەزا بوونە و تێگەیشتونە و لە ڕاستیان لە جەوهری مەسەلەکە گەیشتونەوە، هەم بە شێوازێک تۆ ناکرێ پێچەوانەی یاسا و دەستور بێ هەڵسو و کەوت بکەیت و بتەوێ ئەم ناوچەیە بگەڕێنیتەوە سەر هەرێمی کوردستان. ئێمە لە ماوەی زیاتر لە 15 ساڵ و دوای پرۆسەی ئازادی عێراقمان توانی زۆر شت بکەین کە نەگاتە ئەم دۆخی ئەم کەرکووک و ناوچە جیاناوەکان نەگاتە ئەم ڕۆژەیان دەماتوانی زۆر شتەیە بیکەین. هەندێکشی کرا، بەڵام بەداخەوە بەشێکی لە دیوەڕێگە بە ناچڵی جێمە، بەشێکشی بەداخەوە بەهۆی کۆچی ڕەوانشا سەرۆک مامجەلالەوە نەگەیشتە ئاکام لەو بەرنامانەی کە دای نابوو بۆ جێڕانەوەی ئەم کاگە ئەحمەد کەرکووشەکان و کوردانی کەرکوو خۆیان چۆن نەتوانن ڕێگری بکەن لەو جوڵە نەخوازراوانی کە لە دەرەوەی شارەکە یاخود لە هەندێک لایەنی سیاسیەوە دەیانێت بەمەرام ینی کەرکوو بکەنە ئامانج. بەڵێ خۆتان نەزانن، یعنی ئێمە لە دوای ڕێفراندۆم و لێکەوتەکانیەوە بە دروستیش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ینی خەڵکی کەرکووک تێگەیشت ئیتر نایەوێت کەرکووک بە مووسڵ بکرێ، نایەوێت کەرکووک بە حەلەب بکرێ، نایەوێت کەرکووک بە تکریت و ناوچەکانی تر بکرێ کە بەهۆی داعش و ململانی حزبی و نەتەوەیەوە بەهۆی ململانی تایفیەوە چی بەسەر ئەو ناوچانات. خەڵکی کەرکووک زۆر عاقلانە، زۆر ژیرانە لەم هەڵسو و کەوتانەی هەندێک لایەن تێگەیشت. بەڵام بەداخەوە یعنی بینیمان هەندێک لایەن و کەس، هەندێک کەس بە تایبەتی ویستیان با بڵێن کەش و هەوای هەڵبژاردن و هەروەها دەرەنجامەکانی هەڵبژاردن بقۆزنەوە بۆ ئەوەی کێشە و بشێوی لەم ناوچەیە دروست بێتەوە، چونکە کەرکووک بە پەڕۆ نایەتەوە، بە دروشم نایەتەوە. کەرکووک بە خیتابێکی عاقلانە و منطقانە ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. کەرکووک بە دەستور و یاسا کارپێکراوەکان ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. کەرکووک بە پرۆژە و خزمەتگوزاری و خزمەتکردنی خەڵکەکەی ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. کەرکووک بە ئارامی و سەقامگیری ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. هەرگیز کەرکووک بە ناسەقامگیری و نەئارامین نە ئێمە ئەتوانین بیگەڕێنینەوە سەر هەرێمی کوردستان، نە خەڵکی تریش ڕێگەمان پێدا. بۆیە دەبێ
بە شێوەیەکی عقلانی بیر لە ئێستەی کەرکووک و داهاتووی بکەینەوە، بیر لە شنگال بکەینەوە، بیر لە مەخمور بکەینەوە، بیر لە خوورماتوو بکەینەوە، بیر لە خانەقین بکەینەوە، تەنانەت بیر لە بەدرە و جەسانیش بکەینەوە، چونکە ئەم ناوچانە ناوچەی کوردستانین. بۆیە هەر جوڵەیەک کە جوڵەکە جوڵەیەکی ناقانونی و ناشەرعی بێ، جوڵەیەکی پێشتر بەرنامە بۆ داڕێژراو بێ کە ئامانجەکەی با بڵین گومانایی بێ، دۆخی ئەم ناوچەیە بەلاڕێدا ئەبا و پرسەڕاوەکەی بەلاڕێدا ئەبا و تا بینیمان زیاتر لە 100 گەنج دەستگیرکان لە ماوەی 24 ساعتی ڕابردوو. ئەوە چێ بوون هاتە سەرخەت و داوای ئازادکردنی ئەو گەنجانی کەرکووشی کرد؟ ئایاوە هەر یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی هەواڵ هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو. بۆیە یعنی من وەکو کەرکووچیەک زۆر دڵخۆشم کە کەسی یەکەمی حزبێکی لایەنێکی سیاسی خۆی بە خاوەنی کەرکووک کەزانێ. یعنی من ئاوەتەخواز بووم هەموو حزب و لایەنە سیاسیەکان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان بە خاوەنی کەرکووک بزانایە. زۆر خۆشحاڵم هەموو حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و کوردستانیەکان بەو ئەندازەیە خۆیان بە خاوەنی کەرکووک بزانن، خۆیان بە خاوەنی خوورماتوو بزانن، خۆیان بە خاوەنی بە دیاریکراوی جەنابەت کە لە کەرکووشی ڕەوشی کەرکووک ئاسایی بۆ تۆ و یعنی توانین بڵین دۆخەکە چۆتەوە پێش ئەو ڕووداوانی کە ڕوویدا لە دوێنێشەوە و گەنجانی کە دەستگیر کرابوون ئێستا بە ساغ و سەلامەتی چوونەتەوە ناو خێزانەکانی خۆیان؟ بەگشتی کەرکووک دۆخێکی ئەسکەرتارت بەسەریا زاڵە، بەڵام ئەو دۆخەی لە ماوەی 48 ساعتی ڕابردوو هەبوو بە هەوڵ و کۆشتی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵانی سەرکردایەتی کەرکووکی یەکێتی بە تەواوەتی ئاسایی بۆتەوە. هیچ هێزێکی عەسکەری بە تایبەتی هێزە عەسکەریەکانی لیوای 61 لە گەڕەکە کوردیەکان نەماون و پاشەکشەیان کردووە. ئێستا پۆلیسی محەلی لە شوێنی ئەوان دانراون لە هەندێک شوێن و ئێستا خۆم بەڕەحیماوەیە هاتم زۆر ئاساییە. تەنانەت پۆلیسی محەلیشم لەوێ نەبینی، جم و جۆڵی هاوڵاتیان زۆر ئاساییە. پەیوەندیم کردووە بە دانیشتوانی شۆرجەشەوە لەوێش بە هەمان شێوە هەمان دۆخی ڕەحیماوەیە، زۆر ئاساییە. خەڵک جم و جۆڵی ئاسایی خۆی دەست پێ کردوێتەوە. طبعا ئەمە دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جدی هاتە سەرخەت. بەڵام ئایا دەپرسم ئەگەر هاتباو خوا نەخواستە مەسەن لە نێوان هاوڵاتیانی خۆڕاگری کەرکووک و هێزە ئەمنیەکان ئەگەر خوا نەکردە کوژراو هەبووە بەڕاستی دۆخی کەرکووک تێکەچوو کۆنتترۆل ناکرا. ینی هیوادارم هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان بە ئاگاوە مامەڵە لەگەڵ مەسەلەی کەرکووکا بکەن. مەسەلەی کەرکووک مەسەلەیەکی با بڵین هاکەزایی نییە، مەسەلەیەکی ئاسایی نییە، هەر ئەوەندە تەقیەوە دواتر بە کەس کۆنتترۆل ناکرێت. بۆیە تکاکەم با کەرکووک ئارامی کەرکووک، سەقامگیری کەرکووک، ئاشتەوایی کەرکووک لە بەرچاو بژیرێ و بە هەند وەربژیرێ. پێمان وانە بێ دۆخی کەرکووک وەک دۆخی هەولێر و سلێمانی وایە، وەک دۆخی دوهۆک وایە. ئەگەر بارەگایەکشی تیا بسووتێ ڕەنگە لە ماوەی 24 ساعاتە هەموو شتێک ئاسایی بێتەوە. هەرگیز وانە خوێن لە لوتی یەک هاوڵاتی کوردی ئەم شارە بێ نەیەکێتی قبوڵەکە و ئەگەر هێزە ئەمنیەکانیش ڕوبەڕووی تەقە و کوشتن ببنەوە و حکوومەتی عێراق قبوڵ ناکە ڕەنگە کارەساتی گەورە لەم پارێزگایە ڕووبدا. بۆیە تکاکەی نەگاتە ئەوە، ئەگەر گەیشتە ئەوە و کاتە بە کەس کۆنتترۆل ناکرێ و ڕەنگە پریشکی ئەو ئاگرش زۆر شوێنی تر بگرێتەوە هەر لە کەرکووکە نەگیرسێتەوە. وڵای تەبێ عەقڵە حەشیمەکانەوەی کە ئیتر خاوەنی ڕوئایەکی زۆر دووربینن بۆ کەرکووک و ناوچە جێناوەکان دیارە ئەوانە دایمە لەسەر هێڵبن، وەکو چۆن ینی دوێنێ لە ڕووداوەکانە بینیمان تۆش ئاماژەت پێدا سەرکردایەتی شێتی لەسەر و هەمویانەوە هاوسەرۆک باڵ تاالبانی هاتە سەر هێڵ و کێشەکەی چارەسەر دەست خۆش کاک ئەحمەد دێمەوە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسی دیکە. کاک فەخرەدیانی لە ماوەکانی ڕابردوومە بینیمان ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە جێناکوکاوە لە کەرکووکی شەکە لە ناوچانی کە ناوەندێکی هاوبەشی تایە بۆ هێزی عێراقی و پێشمەرگە. باشە لە ڕووداوانی دوێنێشەوە ئێمە هیچ هەڵوێستێکمان نبینی لەو ژوورە هاوبەشە. نابێ ئەمانە بێنە سەر هێڵ بۆم کێشەیە، نابێ ئەوان بەشدار بن لەوەی کە هیچ پێکاتێک لە پێکاتەکانی کەرکووک بە کورد بە عەرەب بە تورکمان ئەگەر خەتەریات لەسەر ناوچەکان و ژیانیان نابێ ئەمان تەداخولکەن. یعنی بۆ بێ هەڵوێز بوون ئەمان چییە؟ بوونیان هەیە ئەم ژوورە ئۆپەراسیۆنە یاخود نەخێر ئەویش بە ئامانج گیرا و
جوڵی نەبوو. بەڵێ بابەتی هێزی پێشمەرگە و هاتنەوەی هێزی پێشمەرگە بۆ کەرکووک بەداخەوەکو بەشێک لە حملە ئینتیخابات قسەی لەسەر کرا کە لە ئەسڵا بابەتەکە بەو جۆرە نەبوو. ینی ئەو هێزانەی کە لە ناو کەرکووک خەریکی تێکدانی نێوان پێکاتەکانی کەرکووکن بە هێز عەرەبیەکان و ئەوانە تریش کە بە دروشمی قەبە و قسەی بریقەدار و بە شتی زەخت قسە لەسەر بابەتی پێشمەرگەکان ئەوانەی کە هاتە بەرهەم و دامێز ڕێکەوتنەکە سەر بگرێ و دۆخی کەرکووکیان پێشمەرگە یان قیادەی پێشمەرگە بە زۆرێک لە زۆرکان بگەڕێتەوە کەرکووک ئەمانە هەمیان لەبار بران. لە حملەی ئینتیخاباتە زۆر جار هێزی سیاسی بگودێن بە پێشمەرگەوە گەڕێنەوە پێشمەرگە دێنینەوە کەرکووک ڕێکەکەون بۆی پێشمەرگە بێتەوە بەشێک لەلایەنە عەرەبیەکانە چون لەگەڵ خەڵکی خۆیان کۆبوونیانە کردوێت بە هیچ شێوەیە ئێمە ناهێڵین پێشمەرگە بێتەوە نە پێشمەرگە لە هاتنەوەی لە ئارایە بوو نە بەڕاستی ئەمە بەشێک بوو لە ڕێکەوتنەکانش قرار بە قیادەیەکی هاوبەشی ئۆپراسیۆن لە کەرکووک دروست کرێ لە نێوان وەزارەتی پێشمەرگەی یاریمی کوردستان لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراقی ئەمانەش بە زۆرێک دروستیش کرا هەنگاوی بۆ نراوە بەڵام هێزەکەش ژمارەکانیان دیاریکرا ئەمە کارانیەوە لەم ڕووداوانە ناتوان ڕۆڵی ئەوتۆ بجارنەمە هەمڕوومی ڕەتی بۆیە کە بابەتی کەرکووک ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک هەر وەکەوەی کە لە شنگال کرا یعنی لە شنگال ئەلەساس ڕێکەوتنێک کرا بۆ ئاسایکردنەوەی دۆخی شنگال بەڵام ئێستا لە شنگال لە جگەل لە هێزی عێراقی هیچ کەسێشکە لە عێراق لە شنگال وجودی نیە ئەسڵەن تەنها کێشەکە بۆ هێزێکی سیاسی دیاریکرا و ڕێکەوتنەکە کراوە بۆ دەرپەڕاندنی هێزێکی سیاسی دیاریکراوە لەبەرەوە بەداخەواڵێم کەرکووک ئەوەندەی وەکو کارت کاتی خۆی چۆن دەوڵەتی کوردی لە هەموو بەهارێکا زیندووکرایەوە بە نەتیجە ئەوەی لێ دەرچووکە لە ڕفراندۆمەکە ئەمە تووشی کێشە و کارەساتی گەورەکراین من مەترسیم هەیە وەکو کەرکووچیەک کە بابەتی کەرکووکش لە ئێستا بەداوەکو کارت بە بەردەوام بەکار بهێنرێ بۆ مفاوەزاتی سیاسی لە نێوان مەسەلەن بەشێک لە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی عێراقیە مەسەلەن ڕێکەوتنی لایەنێک بۆ تەقسیمکردنی کورسەکانی کەرکووک ناو کەرکووک چی ئێمە ئازانین ئەو هێزانەی کە لە کەرکووک ئاراساکرێن مەسەلەن لە بەرەی سونەوە لە تورکیا و لە ئێمارات و لە ئوردنەوە کە خەریکی ڕێخستن و ئاراستەکردنی ئەو هێزانن کە لە ناو کەرکووکە ئیشەکەن یان لە وەسەتی عێراق ئیشەکەن ئەمانە هەمیان یەک سەرچاوان هەیە بەڵام لە ڕواڵە تا دژی یەکن دێن لە شەقام هانەدەن بۆ پێکداکێشانی شەقامی قسەکانی جەنابەت بۆ ئاراستەیە کە دەستی دەرەکی هەمیشە لە کەرکووکا بوونی هەیە بەداخەوە کە هەیە لەم جۆرە ڕووداوی کە لە 48 ساعتی ڕابردووە ڕوویدا ئەتوانین بڵین دەستی دەرەکی هەبووە تەسەورەکەم ئەمە جوڵاندنی شەقامە هەڵچوونی عاتیفەی خەڵکە بۆ بە ئامانجی چی بە ئامانجی مەکسەبی سیاسی هێزێکی حزبێکی سیاسی دیاریکراوە بۆی بە خەڵک بڵێ من لێرەمە بۆکو لە ڕوودا لە شاشش باسەکە بەڵام لێرە مۆتایەکسە دوێنێ بەجێ هێشت لێرە بۆ ئەوی ئێمە بەم جۆرە مەسەرەن بەم فەوزایە و بەم هاژ و هژە و کەرکووک ئەمەی دەوێت لە کاتێکە مەسەرەن ئەو شوێنەی کە کێشەکەی لە دروستکراوە کاکاوڕە فلکەی ئیخوانە فلکەی ئیخوان شوێنی کەسابەتی خەڵکە مەطعەمی لێ خواردنگەی لێ میوەفرۆشی لێ لەو شوێنە خەڵک کەسابەتەکە بەڵێ لەو شوێنە خەڵک کەسابەتەکە هاتووی کۆمەڵە گەنجت تێناوە ڕەنگە ئەم کۆمەڵە بارەگایشی حیزبیشی لێ نیە ناوازارڕەوە فلکەی ئیخوانە خەڵک لە تەپە و ڕەحیماوە و لە منتیقەی ئەڵماسەوە و لەم هەتا لە ئیسکان و ئازادیەوە دێ تێپەڕبوون لە بینە هەیە و خەڵک لەو دەوروبەرە ئێواران لەوێ نانەخواگەڕێتەوە لە فەیەکە بخوا مەسەلەن میوەی لێ خەڵک میوە ئاکڕێ بازاری دۆلار فرۆش و تایفرۆشی لێ خەڵک لەوێ کەسابەتەکە کۆمەڵی گەنجە تێناو ڕەنگە ئەم گەنجانە بەشەشیان عاتیفە پاڵی پێوە نابن هەستینەتەوەی پاڵی پێوانان بەڵام بە تەئکید هێزێکی سیاسی خۆر ئاهەنگەکە دەنجی ئەمریکا من مەسەرەن کۆمەڵە چاپێکوتمتیای بینیەوە ئاهەنگەکە ئاهەنگی سەرکەوتنی پارتیە ئەی قەچێکە ئاهەنگی سەرکەوتنە جێڕن بەڵام ئەڵێ لایەنگرانی پارتی لە حماسەتات دەبیان گرتوێتە مەسەرەن هێزە ئەمنیەکە ئاڵای عێراقیان دابەزانێت لەسەر کاردانەوەیان هەبوو بەرامبەر ئاڵای عێراقیان داگرتووە تۆ ململانێتە منافەسەتە لەسەرەوەی کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەری بتی لە پەرلەمانی عێراق لە بەغدا لەژێر ئەم ئاڵایە دانیشی معقول لە ئاڵاکە لەسەر مەسەلەن سارەی دەوڵەتی عێراق دێنێ سوپای عێراق دێنێت خوارێ کە تۆ ئەلەساس بەشێکی لەم سوپایە من دیسان ئەمە ئەڵێم ئەمە پاساو نییە بۆی هێزی دەوڵەتی عێراقی هەڵکوتێتە سەرماڵی کورد و لە ژوورەوە گەنجی کورد دەرکا و بەڕاستی لە ژن و لە گەنجی کورددا بەڵام نەکرێت ئێمە لە دۆخێکین کەرکووت دۆخێکی هەستیاری هەیە نەکرێت لەلایەن تۆوە دەست پێشخەری بکرێت بۆ تێکدانی بارودۆخەکە ئەش ئێمە هەمیشە بە تێڕوانینی مامزەلال لە بارودۆخی کەرکووک بڕوانین تێڕوانینێک کە بەڕاستی بە ئاراستەی چارەسەرکردن بێ ئێمە بەرژەوەندیمان لە تێکدان نییە بەڵام هێزی سیاسی هەیە لەگەڵ ئاشوبە گەورە ئەبێ لەگەڵ کێشە لە لام زۆنگاوە گەورە ئەبێ بەڵام تۆ ڕوژانی بەرامبەرەکەی بۆ خۆدیانی بەڕاستی قازانجت لێ نییە ئەو سەرانەی کە خەریکی کێشە دروستکردن ئێستا مەسەرەن بۆ نمونە هێزە سونیە تۆندڕەوەکان و جەبهەی تورکمانی و هێزێکی کوردی لە تورکیا لە کەنداوی عەربیەوە کامانە هەمیان ڕێکە خرێن ئەم هێزانە لە ڕواڵەتدا شەقامی کەرکووک پێکە ئەچێشن
جەبهەی تورکمانی و عەرەبە شۆڤینیەکان کە کورد وەکو مەترسی لە کەرکووکە بێنن هەمیشە خطابیان کورد ڕەشکەنەوە نییە کە ئێمەی کورد بچینە ناو ئەجیندا هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانەوە لە پێناوەی کە چەند ساڵە خوێنە دەین لە پێناوی کەرکووک و ناوچە جێناوەکان بۆ ئەم ئاڵێم ئەم جەمسەرە ئەم بەرەیە کە سەرکردایەتی ئەم خیتابە ناسیۆنالیستێنێتەوەیەکە عەرەبی سونەی خستە ژێر خێمەوە یعنی عەرەبی سونە لە ژێر سای ئەم خیتابە نەتەوە پەرستیانە ئەوەیە کە ئێستا ئەیان بینی شارەکانە تەختی عەرز بوونە و بە نەتیجە ئێستا لە ژێر خێمە و لە ئەوارەی یاژێن و جەبهەی تورکمانی لە 3 کورسەوەی کردێت بە 2 کورسی لە 2023 تا ئێستا تەنها ئەرشە ساڵحی نوێنەرایەتی تورکمانی کەرکووکەکە کە لە کەرکووکات دەیان مسەقف و خەڵکی بازرگان و خەڵکی تێکۆشەر و نیشتمانپەروەری تورکمان هەیە لەم شارەیە لە 2023 تا ئێستا ئەرشە ساڵحی نوێنەرایەتی ئەم نەتەوەیەکە بەداخەوە ئێستاش بوون بە 2 نوێنەر کە باید تورکمان لەمە زیاتر بن ئەوان سێن بوون بە دوان ئەم خیتابە ناسیۆنالیستێنەتەوە پەرستیە خزمەت بە کەرکووک بەگشتی ناکە و بە تایبەتیژی ئێمەی کورچی ئەم دوو هێزە عەرەبی و تورکمانی کە لەژێر خیتابینەتەوە پەرستیدان تەنها پرۆژەیەک مەشروعێک ئەژندایان هەبێت دژی کوردبوونا ئێمە لە بەرامبەر ئەمە ئەبێ بەڕاستی منتیقیانە بیرکەنەچوی شەڕ لە بەرژەوەندی ئێمانیە شەڕ لە بەرژەوەندی ئێمانیە بۆ مانایانە کە ئێمە هێزمانیە هەرگیز کورد بە تفەنگی شەڕەقە و بەرامبەر دەبابێ حکومەتی عێراقی وەستا بەڵام هیچ کەسێ پشتیوانی ناکەکان شەڕ دروست پێ بەڵام ئێمە لە شەڕ ئێمە بەشێکی هەرێ ئەساسی و گەورەی کەرکووچین بۆ ئەمە من ئەوەیەکی پندێکی کوردی هەیە ئەڵێ دوودایک لەسەر مناڵێک بوو بە هۆسە و دەنگە دەنگیان چون بە لای حاکم ویستی بیدابێشیشان وتی ئەمە هیچێتانەوتی هیمنە و وتی نەڕانچێشە حاکم بە نەتیجەوتی ئەیکەم بەدوولێتەوە دایکە ڕاستەقینەکەی وتی میکە بەدوولێتەوە بیدەبەوە حاکمیش وتی مادام هی تۆ نییە کە تۆ ئەڵێ بیکە بەدوولێتەوە ئەم ئەڵێ میکە بەدوولێتەوە هی ئەمەیە کە ئەڵێ میکە بەدوولێتەوە چی ئەوەی کە دڵی بنەوەکەی خۆی بسووتێ قەت لەگەڵ دوولێتکردنی نییە بەڵێ ئەوانەی کە دڵیان بە کەرکووک کەستێ و خاوەنی کەرکووکردن لەگەڵ کێشە دروستکردن و لەتکردنی کەرکووک نین لەگەڵ ئەوان دۆخەکە بە ئارامی بڕاتە سەر خەڵکی کەرکووک بە عقلانە بیرکاتەوە بەڵام ئەوانەی کە لەگەڵ دروستکردنی کێشە نامۆن بەم شارە هەر نخبەیەک بێ سەرکردەی سیاسی هەر هێزێکی سیاسی لە دەرەوە ئاراسە دەکرێت بەرژەوەندەکانی دەرەوە جیاوازن لە بەرژەوەندەکانی نەتەوەکانی کەرکووک نەتەوەکانی کەرکووک لە بازارەکە پێکۆژن من خزمم لەوێ بۆ خۆی خاوەن دوکانە شاگردەکەی عەرەبێک و تورکمانێکە بە پێچەوانشەوە هەیە خاوەن دوکانەکە عەرەبەکان خۆیان گونجاون پێکەوە ئەبێ بگونجن ژیان لە گونجانێ هێزی دەرەشی خەریکی دەغدەغەدانی عاتیفەینەتەوەین لەسەر ئەمە قازانجی شخصی و حزبی ئەکەن بۆ تێکدانی خەڵکی کرد دەست خۆشکاک فەخرەدین گیان دێمە خزمەت جەنابەت کاک ئەحمەد ڕەفیقانی ئەمەی کە ڕووەدا لە کەرکووک بە دیاریکراوی ئەمە شڵەژاندنی ینی هەستی شۆڤێنی نێوان پێکاتەکانە بە دیاریکراوی ئەگەر ئێمە باسکەین لە نێوان عەرەب و کورد و ئەمە پێمان ئەڵێ ینی ئەگەر بەم ئاراستەیە کار بکرێ بۆ تێکدانی نێوانی پێکاتەکان بەڕاستی ئایندەی کەرکووک و پێکەوە ژیان ئەکەوێتە ژێر بەرپرسیارەتیشی گەورەوە و لەوە چێت دۆخەکە لە دەست دەرچێ هیچ لایەنێک فریای نەکەوێت چێ ئەتوانێ بە عەقڵیەتێکی کراوە و بە برایەنە و وەکو چۆن هەموو کات باسەکرێ بە چەپکە گوڵەکە و سیاسەتەکەی سەرۆک مامجەلال مامەڵە بکەی لەگە سەرجەم پێکاتەکانەوە پەیوەندیەکی دۆستایەتی و هەروەها خزمایەتی و کۆمەڵایەتی کە چەندین ساڵە هەیە لەو شارە ئەمە ببوژێنیتەوە نەک ڕێگایشی دیکە بگریتە بەر چێ ئەتوانێ ئەمە بکە بەڕاستی لە ئێسادا ئەگەر لە باڵندەیەکی کوردیش بپرسی پێی بڵێ سربەخۆیی تێویان ئەم دۆخەی ئێستا کە لە ناوچە جێناوکان هەیە داوای سربەخۆیەکە و ئەوێتە دەوڵەتیشی سربەخۆ بەڵام ئایا چێ دێ ئەم دەوڵەتە سربەخۆیەت بۆ پارێزێت چێ دێ زامنی سنوورەکەیەکە چێ ئەتوانێت لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە پارێزگاری لێ بکە کاکە ئێمە تاقیکردنەوەی حزبێکی لایەنێکی سیاسیمان بینی کە باسی ڕێفراندۆم و دەوڵەتی سربەخۆیە کرد یەکاکە ئەو سیاسەتە پوچەڵ بۆیەوە نەگەیشت بە ئاکام بەداخۆیانی من کەوا دەڵێم پێم ناخۆشە خۆزیا ببووینە ڕیفراندۆمەکە سەری بگرتایە و ببووینایە بە دەوڵەت و ئێستایشێک بووینە لەو 200 دەوڵەتەی کە لە نەتوە یەکگرتوەکان ڕێگە پێدراوە ئەمە نەکرا ئەم سیاسەتە لە قۆناغێک لە قۆناغەکان ڕوبەڕووی شکستێکی گەورە بووە ئێبا لێگەڕێین ئەو سیاست و ئەو با بڵین ئەو میراتە گرنگ و کاریگەری سەرۆک مامجەلال هەیە با بین ئیستیفادە لەوە بکەین بین ئەو سیاستەی ئەو پێڕۆکەی بزانین ئەوە مانگەیەنێ بەچۆ بازارێکیش ئەوە تاقیکەینەوە بۆ هەردژی بوەستینەوە بۆیە ئەمە حقیقەتی یا با بڵین ئەمە جەوهەری مەسەلەکەیە ئەبێ مەسەلەی هەست جوڵاندنی هەستی نەتەوایەتی لەگەڵ
ئەمری واقعە لە یەکتری جیاکەینەوە لی گەڕین بۆ ڕۆژگار چونکە هەتا با بڵێین کۆمەلگەی نێودەوڵەتی و هەتا هەلوو مەرجەکە نەخەمڵێت تۆ ناتوانانی ئیعلانی دەوڵەتی سەر بەخۆ بکەین ناتوانانی ڕەفراندۆمیشی بۆ بکەین ناتوانانی بێ هەستی نەتەوەیەتی خەڵکی تر بجوڵێنیت هەموو هاوڵاتیەکی کورد هەموو تاچێکی کورد هەر لە زاخۆ تا گاتە خانەقین و خواری بە درەو جەسانیش هەستی نەتەوەی تایە هەست بە کوردبوونی خۆیەکە هەست بە هەستی نەتەوەیەتی خۆیەکە و هەمیشە لایەنی کوردبوون بەسەری ئازاڵە کەس ناتوانێت یعنی پشت لە نەتەوە و نیشتیمان و شوناسەکەی خۆی بکە ئەمە لە ناخ مەسلەی نەتەوەیی مەسلەی با بڵێن هەستی نەتەوەیەتی لە ناقی هەموو کوردێکی ڕەسەن هەیە نەئەتوانی بە زۆر بیسەسپێنی نەئەتوانی بە زۆریش لی سەنیتەوە ئەمە ئافێکە خوا پێی بەخشیوە عەبەت پێی نەبەخشیوە بۆیە ئەما بێ لێ گەڕین بۆ کات و ڕۆژگاری خۆی بەڵام واقعەکە چیمان پێڵێ کاکە کورد ینی بەداخەوە منواڵێم خۆمان ینی شەڕەکەی لەسەر ئەو پۆست و پلەپایانی کە لە بەغدا استحقاقی کوردن ینی ئەو لایەنانی کە باسی دەوڵەت و باسی ڕێفرادۆم و سەربەخۆیی دەکەن شەڕ لەسەر ئەو پۆستان ململانی جددی لەسەر ئەو پۆستاناکەن کە لە بەغدا حەقی کووردە و استحقاقی کووردە بۆچی بێم لە ناوچەیەکی یا لە پارێزگایەکی وەکو کەرکووک کە هەستی نەتەوایەتی ئەکوڵێ و خەڵک لە هەموو ڕووەکانەوە تووڕەیە لە سیاسەتی حزبە سیاسیەکان تووڕەیە لە مەسلەی نەبوونی خزمەتگوزاری تووڕەیە لەسەر ئەوەی کەسێکی شۆڤێنی سەپاندووە بەسەریا و ئێستا حکمی دەکات لە ڕووی ئیداریەوە خەڵکەکە تووڕەیە لە جۆری ئیدارەدانی ناوچەکەی خۆی و با بڵێن بەشدار نییە لە پرۆسی سیاسی و ئیداری پارێزگاکەی خۆی تۆ دەی هەستی نەتەوەیەتیشی ئەجوڵێنی دەی لە هەولێرەوە یا لە شوێنێکی ترەوە دەی دنەی ئەدەی یەکا کە تۆ چ خێریەک لەوە ئەبینی کە ڕۆڵەی کوردی ئەم پارێزگایە بە کوش دەی دواتر چیە چێتە سەر گۆڕەکەی ینی چێ بەرپرسیارەتی ئەحمەد پێ وایە ئێمە دووبەرەشی نێوماڵی خۆمان لە کوردستان و ناتەبایی نێوان هەندێک لەلایەنە سیاسیەکان لە کوردستان ئەمە زۆر ڕنگدانەوە و کاردانەوەیشی قورسی لەسەر کەرکووکەوە تا دەرەنجامەکە ئەبینین بەتەشید ینی دۆخی هەرێمی کوردستان بەردەوام ڕنگدانەوەی بەسەر و واقعی کەرکووک و ناوچە جێناوکانە هەبووە بە تایبەتیش ئێستا کە هەمیشە ئەو کاتانەی بۆ نمونە و کاتانی کە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان باش بووە دۆخی کوردیش لەم پارێزگایە و شنگال و مەخمور و خورمات و خانەقین و بەدرە و جەسان باش بوو و دەنجیان دلێر بووە بەڵام ئەو کاتانی کە دۆخی با بڵێین سیاسی و دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرەو تێکچوونەچێ کاریگەری ڕاستەوخۆی بەسەر لایەنی سایکلۆژی خەڵکی کوردی ئەم ناوچانەوە هەیە و ڕنگدانەوەی زۆر خراپی هەبوو بەسەر لایەنە سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی و سایکلۆژیەکەەوە بۆیە یعنی تکاکەم ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر تەجروبەیەکی باشە بیگوازنەوە بۆمان ئەگەر تەجروبەکە خراپ و کاڵ و کورچە تکاتان لێکەین ئەم تەجروبەی خۆمان حاڵمان گەلێ باشنێ ئێوە بێن تەجروبەیەکی خراپتر بەسەر ئێمەیە فەرزکەن و تاقی بکەنەوە بۆیە یعنی دەبێ حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕوئیایەکی استراتیژیانە بێ دیدگایەکی کوردانە و نەتەوەیان هەبێ دیدگایشی نیشتیمانیان بۆ ئەم ناوچانە هەبێ ینی ئەم ناوچانە دوورخەنەوە لە ململانی حزبی و سیاسیەکان بۆچی چونکە لێرە ئێمە قەزێمان هەیە قەزەی نیشتیمانیمان هەیە قەزەی نەتەوەییمان هەیە قەزەی خاکمان هەیە ئەمە شەڕ لەسەر خاکەکەین ئێمە تەنانەت یعنی دەمەوێت لێرەوە ڕایگەێنم تەنانەت بوونی ئێمەش وەکو کورد و بوونی ئێمە وەکو کورد لە ژێر هەڕەشە و مەترسی جدیایە بۆیە بێ پلانیشمان هەبێ بۆ ئەوەی ئەو شاڵاوە تعریبەنەوەی کە ڕوبەڕووی ئەم ناوچانە بێتەوە بە زووی ڕابژیرێ و نەتەوەی گرتوەکانی لێ ئاگادار بکرێتەوە ڕێکخراو نێودەوڵەتەکانی لێ ئاگادار بکرێتەوە نەک ئەوەی خۆمان ببینە بارگرانی بەسەر دانیشتوانی ڕەسەنی ئەم ناوچەیە و بین دنەی لایەنی نەتەوەییان بدەین و کێشەی تائیفی نەتەوەیان بۆ دروستکەین چونکە بەرگەی ئەمە ناگری ئەم ناوچانە هەر هەڵەیەک هەر جوڵەیەکی ناعەقلانی کاریسەی گەورەی لێ دروستە بێ لەم ناوچەی و دواتر بە کەسیش کۆنتترۆل ناکرێ بۆیە دەبێ ئێمە پلانمان هەبێ بەرنامەمان هەبێ ڕوئیایەکی نیشتیمانی و نەتەوەییمان هەبێ و هەوڵ دەین بە یەکگرتوویی لەم ناوچانە ببینە
ببینە پارێزەری ئەو یەکگرتوویە بینی و ئەو پلانە بینی لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد بۆ کەرکووک پیلان گێڕێنەوە دەوڵەتیەکان بڵێ کاکاوڕێ ئەڵێم ئەو یەکگرتوویە ئەبینی کاک ئەحمەدیە ئەو پلانە ئەبینی کە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە هەبێ بەمبەستی کەرکووک زۆر جار ئەم یەگورتی وتەبایەم بینیەوە بەڵام بەداخەوە هەنێ جوڵەی ئاوا بینم ئیتر من بێئومێ دەبم و بێتاقەتە بم لەوەی کە کورد بتوانێ ئەو با بڵین ئەو پلان و بەرنامەی هەبێ کە ئێمە لێرە پێویستمان پێێتی و ئێمە ئومێدی بۆ خوازیین بۆیە یعنی تکاکەم بە شێوەیەکی عەقلانی و منطقیانە و برادرانە بیرکەنەوە حزب و لایەنە سیاسیەکان پێکەوە بەرنامەیەکی هەماهەنگ و هاوکار و هاوتەری بیان هەبێ بۆ داڕشتنی بەرنامە ڕێژی بۆ ئەوی کە چوونە بەغاد و ڕۆژی تر ئەم خەڵکی ئەم ناوچانە چیان لێ ئەخوازێ و ئەوان پێش ئەوەی کێشەی بودجە و موچیان هەبێ دەبێت مەسەلەی خاک کارتی خاک با بڵین مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمانی ئەم ناوچانە لە پێشینی هەموو کارەکانی ئەوانەوە بێ ئێمە چاوەڕێی ئەویان لەکەین ئەو 63 هەواڵی کە دەچنە بەغدا کوردانە بیرکەنەوە نیشتیمانیانە بیرکەنەوە نەک بە ئەجێندای کەسی و حزبی لەوێ جوڵەی سیاسی خۆیان بکەن بەداخەوە ئەوەی ئێستا دەیبینین ئاماژەیەکی مەترسیدارە و ئاماژەیەکە کە ئێمە دەبێ بەڕاستی بە قوڵی بیری لێ بکەینەوە کە ئەم برادرانە لە ئێستاە بەم جۆرە عقلێتە بیر بکەنەوە دەبێ بچنە بەغا چۆن بیر بکەنەوە بۆیە ئێمە ئومێ دەکەین و ئامۆژگاریانەکەین لیانە پاڕێنەوە کە چوونە بەغدا کوردانە بیرکەنەوە نیشتیمانیانە بیرکەنەوە بەم شێوەیە بیر نەکەنەوەی چونکە بەڕاستی بیرکردنەوەیکی هەڵەیە کوشندەیە و عاقیبەتەکەی باش نابێت. دەست خۆش کاک ئەحمەدجان دێم و خزمەت جەنابەت کاک فەخرەدینیانی پێ دوایە ئەمەی کە ئێستا دەگوزارێت ئەگەر کورد و سەرکردایەتی کورد وەگەر لایەنە سیاسیەکان وەگەرەوانەی بۆ نمونەی یەکێتی و پارتی کێسا لە کەرکووک کورسیان بەدەستێناوە زۆروریانە بن ئەمە یەکێکە لە ئەڵقەی پیلانژێڕەکان کە زنجیرەیەک پیلانە لەوە چێت لە کەرکووک و ناوچە جێناوەکان هەندێک لایەنی شۆڤێنی بە هاوکاری هەندێک لە ئەتر با بڵین هەندێک لایەنی کوردی و هەندێک لە لایەنی دەرەشی بیانێ جێبەجێ بکەن و ئەجندایان بێت چێ ئەتوانێ نێوماڵی کورد ڕێک بخاتەوە و چێ ئەتوانێ فریای ئەم قەزیە هەستیارە گرگە بکەوێت کە وەکو کاک ئەحمەد دەڵێ قەزی خاکە نەتەوەیە پێکەوە ژیانە چێ ئەتوانێ بەربەم هەموو ڕووداوانە خوازراوانە بگرێ من ئەم پرسیارە بەستمە بەوەی ئێمە لە سەردەمی شەڕی داعش کورد بەباشی توانی ئیدارەی ناوچە جێناکۆکان بدا و لە ناو شەڕی داعش بە سەرکەوتوی بێتە دەرێ و ئەگەر بێت و ئێمە بەپێی پرۆژێشی نیشتیمانی و نەتەوەی و بۆ چارەسەرکردنی ڕیشەی کێشەکانی کورد لە باشووری کوردستان لە ناو دەوڵەتی عێراقیشمان بکردا دەمانتوانی دۆخی شەڕی داعش لە مفۆزاتێکی بەهێزی عەقلانیدا لەگەڵ حکوومەتی عێراقا بەڕاستی بکەین بە مەکسبێکی گەورە بۆی هەندێک مەرز بەسەر دەوڵەتی عێراقا فەرزکەین بۆی سنووری هەرێمی کوردستان لە ناو دەوڵەتی عێراقا بهێنە ئەم دیوی 19 و بەشێک لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان بجێڕنەوە سەر هەرێمی کوردستان بە حکمی ئەو ئەمری واقعی کە هەبوو دوو هەڵی گەورەمان کردێتیان ڕێکەوتنەکەی 16 ئۆکتۆبری 2015 بوو کە سەرۆکی هەرێمی کوردستانی ئەو کاتاک مەسعود لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراقی بە چاودێری ئەمریکا ڕێککەوتن لەسەرەوەی دوای شەڕی داعش کورد لە 2014 لە چۆ هەنگاوی ناو هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو شوێنەی کە لی بووە ئەمە ڕێکەوتنی هەرێمی کوردستان بوو لەگەڵ حکوومەتی عێراقی بە چاودێری ئەمریکا دواتر 16 ئۆکتۆبری بەسەراهات کە ڕێفراندۆم هۆکار بوو بۆەوەی وڵاتانی دەوروبەر پلانیان داڕژ بۆی کورد ئەم مەکسەبە یان ئەم وێزگە گرنگەی شەڕی داعش بووە بە سەرکەوتوی تیا دەرنەچێ پلانێکیان جێڕا کە بابەتی ڕێفراندۆم بوو وەکەوەی کە تۆ بیکەی بە هۆکاری سەرکەوتن کردیان بە هۆکارێک بۆەوەی کورد ئەوەی کە هەیەی بەتەواوی لە دەستی چێ من مەترسیم هەیە بۆ مەکسەبێکی تر بۆ دروستکردنی ئەوەیەک هەیە لە سیاستەیان لە تیۆری دروستکردنی دەوڵەتینێتەوە ئەڵێ هێزی خێڵگەر عقلی خێڵگەر بۆ ئەوەی کە دەسەڵات بێ لەسەر بەردێکە ئامادەی هەموو نیشتیمانەکەی بک بە قوربان بۆی لە یەک شوێنەکە خۆی دەسەڵات بمێنێتەوە من مەترسیم هەیە بۆ ئەوی بەشێک لە شوێنێکە جێگیر بێ بچەست پێ بۆ هەزێکی سیاسی جارێکی تر کەرکووەگیان بەشێکی شوێنی تریش بکرێتە قوربانی لە پرۆسەیەکی تر لە وێزگەیەکی تر تووشی کێشەیەکی تر و کارەساتێکی ترمانکەن ئێمە دوای 16 ئۆکتۆبەر و ڕێفراندۆم توانیمان لە کەرکووک بە هەر دۆخێک بێ و بە هەر جۆرێک لە پاشەکشە بێ کە پاشەکشەیەکی حەقیقیشمان کرد بەڵام ماینەوە بۆ معنای جارێکی تر ماینەوە بۆ مانایی جارشتر کورد لە کەرکووک خۆی دروست کردەوە ئێمە لە 2010 6 کورسیمان هەیە لەم پرۆسەیەش جارشتر لەم پرۆسە دیموکراسی 2021 6 کورسی ترمان هێنا ئەمە شەڕی دەستور و یاسا و دیموکراسیەت ئێمە خۆمان سەپاندوێتەوە بەڵام ئەگەر
ئەگەر کورد زۆر بەباشی بیر نەکاتەوە خەتی ئەمامی کە کەرکووکە ئێمە بین لە گەمێکی سیاسیە لە یاریەکی نەعەقلانیدا کەرکووک بدۆڕێنین یان تووشی کارەساتێکی تری بکەین بەڕاستی ئەمجاران سنووری هەرێمی کوردستان زۆر بەرتەسکتر ئەبێتەوە و هەیمەنەی شۆڤینیزم و بەڕاستی وڵی کاک فەخرەدین ڕوبەڕوونەوەی ئەم قەزیە زۆر ئاسانە یەکگرتووی کورد و خەنجەردانە لە یەکتری لێ پشتەوە بەڕاستی لەسەر ئەم کێشەی کورد وەڕیشەی مێژووی هەیە ئەم ناکۆکیە و ئەم ڕێک نەکەوتنی هێزە سیاسەکانی کوردستان یعنی زەرورە ئەم دۆخە تێپەڕکەن ئەمە کەرکووک کێشەی نیشتیمانە کێشەی خاکە کێشەی سنوورە کێشەی حزبێکی سیاسی دیاریکراو نییە ناکرێ هێزێکی سیاسی لە بەرەوەی پێگەی جەماوەری نییە ئەم شارە بکاتە دەرەوەی ئەژەندا و بیرکردنەوەی خۆی جاریشکە ئەیڵێم ئەگەر کەرکووک وەکو کارتی گوشار بەکار بێ لە ململانە سیاسیەکانە لە مفۆزات لەگەڵ حکوومەتی عێراقا لە ڕێکەوتن لەگەڵ وڵاتانی دەوروبەرە لە شێر گوشاری وڵاتانی ترا کەرکووک وەکو کارتی گوشار و کارتی یاری وەکو تەنەزولات بەکار بێ کەرکووک بەرگەی نەکسێکی تر ناگرێ بەڕاستی پێویستە ئەم هێزانە زۆر بەباشی بیرکەنەوە ڕێکەوتن بکرێت لە نێوان ئەو ئەوانی کە ئێستا دەرچوونێ ئەمە تیمێشین من زۆر ئەبیستم ئەم ێوارەیە گوێم لە بەرنامەیەک بوو برادەرێک قسەی کرد بە نەفەسێک کە وەکەوەی کەو لە بچێ لە پەرلەمانی هەولێر دانیشێ یعنی باسیەوەیە من بە هیچ شێوێ ناسمە ناو یەکگرتوویەکە مەسەرەن یەک ریزیەکی کوردەوە کە مەساڵی حیزبی شتیتیا بێ بابا ئەمە کەرکووکە ئەمە پەرلەمانی عێراق ئەمە پەرلەمانی عێراق تۆ ئەبێ وەکو بلۆکێکی کوردستانی دیفاع لە مەزلومێتی نێتەوەی کە لەوێ حەقی خوراوە کە لەوێ تووشی کێشە بووە چۆن دەتوانانی دیفاعەکەی لەگە هاوڕەکانی خۆت نەبێت ئەمە ڕقەمە ئەمە شەڕی ڕقەمە ینی تۆ یەک تەنها پەرلەمانتار لە کەرکووکەوە ئەمە پامنێری نییە تۆ هەواڵ لە من وەرگری و بچی بیگوازەوە بیدێ خەڵک ئەمە بەڕاستی جوێن فرۆشی و ئەمە دروستکردنی فەوزا و ژەوژان نییە خەڵک تووشی کێشەکەی ئەمڕۆ ئەم کێشەی کە لە کەرکووک دروست بوو زۆر باش هێزی پێویستە بۆ دواوتە لە جەنابوە ئەو شێشەی کە لە کەرکووک دروست بوو ئەمە بە ڕۆژنامە نووس چارەسەر ناکرێت بە فەوزا و بە جوێن فرۆشی و بەڕاستی بە دروشم بیرقەدار ناکرێت هێزی دەوێت بۆی بتوانێت لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ ئەو هێزەی لەوێ و لەگەڵ ئەو هیدارەی لەوێ بتوانێت دیفاع لە کەرکووچەکان کە شەش ئەندام پەرلەمان بێگەر هێزت لە پشتەوە بە کە نەزانین بچی مفۆزاتەوە کە خەڵک حسابت بۆ نەکات ناتوانانی یەک کوردێک لەوێ دیفاع لە مافی کوردێ بکەیت بۆەوەی بەڕاستی من بتوانین دیفاع لە یەکترکەن دەبێت پێکەوە کۆبینەوە فەوزا دروستکردن و جەمپێکدان و دروستکردنی کێشە مەشاکل لەگەڵ یەکتری بۆ ڕاکێشانی عاتیفەی شەقام بۆ ڕاکێشانی عاتیفەی شەقام ئەمە چارەسەری کێشەی کەرکووک ناکە ئەمە زیاتر پشت بڵامانەکە کەرکووک پێمانەڵێ پێکەوە بین پێکەوە بین بەو معنای بتوانین بەسەر کێشەکانمان نەزاڵ بین ئەمە چارەسەرە نەک چارەسەرەوە بێکە خەریکی یەکتر شکاندن بین دەست خۆشکاک فەخردین سپاس دەکەم بەڵێ کاک ئەحمەد جەنابی شت دواوتەی خۆتم پێ بڵێ بەسدا کەمتر لە یەخولەکە سپاس دەکەم بڵێ من جاریشی تر جەخل لە سەرەواکەمەوە کە یاری بە دۆخی هەستیاری کەرکووک نەکرێ کەرکووک جگەلەوەی کە قەزەیەکی نیشتیمانی و نێتەوەیە بەلای کوردەوە هەروەها معادلەیەکشە لەلایەن وڵاتانی ناوخۆیی و هەرێمی و تەنانەت نێودەوڵەتیشەوە بۆیە ئاگاداربوون لە دۆخی کەرکووک دەمانگەێنێ بە کەناری ئارام و دەمانگەێنێ بە جۆرێک لە چارەسەری پرسی کەرکووک و هیوادارم حزب و لایەنە سیاسیەکان کەش و هەوای با بڵێین برایەتی و تەبایی بە ساریان ئازاڵ بێ و دوورکەونەوە لەو تەوەتوری کە لە پێش هەڵبژاردن و کاتی هەڵبژاردن هەبوو پێکەوە دەست لە ناو دەست وەکو یەک تیم وەکو هەواڵ و وەکو هاوڕێی یەکتری بچنەوە بەغداوە لەوێ داکۆچی لە ماف و خواستە دەستوری یاسایەکانی خەڵکی کوردستان بەگشتی و کەرکوچیەکان و ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی بکەن و لە ئێوەش بەغدا بکەنە سەنگەری کوردایەتی و بەرگری لەم ناوچانە بکەن و لە خواست و مافەکانی کورد بکەن. بەڵێ کاک ئەحمەد ڕەفیق ڕۆژنامە نووس کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری کەرکووک لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم هەروە سوپاس بۆ کاک فەخرەدین مەحەممەد چاودێری سیاسی کە لە ستودیۆ سینەمایی لەگەڵمان سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێب شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ